ساڵتان لەبێت بینەرانی کورتسات نیوز ناوڕۆتۆفیقم لە ئەڵقەم شەوی پانۆراما پێتانگەیشتنەوە بۆ قسەباسکردن لەسەر تێکدانی ژینگەی کوردستان و داگیرکاری. هەمومان نەزانین ماوەیەکی زۆرە سوپای تورکیا ناوچە سنوورەکانی هەرێمی کوردستانی بە ئامانج گرتووە بە بردومانکردن و بە لەشکرکێشی و بە داگیرکردن ئەو ناوچانی خسۆتە ژێر ڕکێفی خۆیەوە. ئەوەی کە لێرەدا جێگەی نیگەرانیە بۆ هاوڵاتیانی هەرێمی کوردستان بۆ گوندنشینانی هەرێمی کوردستان داگیرکردنی ئەو ناوچانەیە و دەربەدەرکردنی خەڵکەکەیەتی و لە ئێستاشدا تێکدانی ئەو ژینگە جوانەیە کە لە ناوچە شاخاوەکان و سنوورەکانی هەرێمی کوردستان هەیە. گرفتەکە لێرەدا کە گەورەترە و مایی ینی ناڕەحەتی هاوڵاتیانی هەرێمی کوردستانە بێدەنگبوونی ینی هەم عێراق هەم حکوومەتی هەرێمی کوردستانە لەسەر ئاسەباڵەکان بەرامبەر ئەم لەشکرکێشیەوە ئەم داگیرکاریەوە ئەم تێکدانی کە بە ئامانج ینی سوپای تورکیا و دەوڵەتی تورکیا دەیەوێت ناوچەکە تێک بدات. ئەم شەو گفتوگۆکەین لەسەر ئەم بابەتە گرنگە بە میوانداری میوانە بەڕێزەکانم کاک سەرتیب جەوهەر ڕۆژنامەنووس کە لە شاری هەولێرەوە لەگەڵمانە سوپاس دەکەم. کاک سەرتی بەروە بڕیارە کاگڕێکان مزوریش ڕۆژنامەنووس بامان شێوە لە شاری هەولێر لەگەڵمان بێت. سەرەتای گفتوگۆکە لەگەڵ کاک سەرتیب دەست پێ یەکەم. کاک سەرتیب دووبارە ستاوت لێبێ بەخێر بێ سوپاس دەکەین کە لە بەرنامەی پانۆراما لەگەڵمانی. یعنی ئەمەی کە ئەیبینین لە ئێستادا لە هەرێمی کوردستان لە ناوچە سنووریەکان بە دیاریکراوی ڕوو ئەدات ینی داژیکردنی ژمارەیەکی زۆر لە خاچی هەرێمی کوردستان و تێکدانی سروشتی ئەو ناوچانە و دەربەدەرکردنی خەڵکی ئەم گوندانە. بەدەر لەوەی کە ئەمە ئامانجێکی سیاسی لە پشتەوەیە، ئامانجێکی دیکەش ئەوەیە کە تێکدان و ینی داژیرکردنی ئەو ناوچانەیە بۆ هەتایە بەگشتی وەکو ڕۆژنامەنووسەیەک ئەوەی کە ڕۆدا لەو ناوچانە جەنابەت چۆن خوێندنەوەی بۆکەیت و هەڵسەنگاندنی چۆنە لە ڕوئیای جەنابتەوە؟ بوونی هێز و سوپای تورکیا لە ناوخاچی هەرێمی کوردستان دەگەڕێتەوە بۆ نزیکەی 30 ساڵ بەر لە ئێستا، ینی ئێستا نیە دوێنێ و پێرێنی هاتمن تا ئێمە گرەی گازاندە و ڕەخنە بگرین لە حکوومەتی هەرێمیان ئەو زانیارێ بڵاو بکەینەوە، بەڵکو دەگەڕێت بۆ دوای ساڵی 1992 بوونیە لەو ناوچانە هەیە و تەنها لە ناوچە شریکەکان نین. لە دوای 2014ەوە بەشێک لە هێزەکانی تورکیا هاتوونەتە نزیک مووسڵ، یعنی بە قوڵایی زیاتر لە 120 کیلۆمەتر داخلی خاچی باشووری هەرێمی کوردستان بوون و ئەو هێزانە لەژێر ناونیشانی دژایەتی کردن و ناوبردننی پاکەکە هاتوونەتە ناو هەرێمی کوردستان. بێگومان هیچ وەسیقەیەک یان ڕێکەوتنامەیەکی ڕسمی لە نێوان حکوومەتی هەرێمی کوردستان و لە نێوان تورکیادا نیە، بەڵکو لەوانەیە ڕێکەوتنێک لە نێوان پارتی و تورکیا هەبێ زیاتر و ئەو هێزانە زیاتر لە ناو سنووری پارێزگای دهۆک و هەولێر هەن و بەڕاستیش لە ماوەی ڕابردوو جگە لە تەواجودی سەرخاک ینی بە فعلی بوونی هێزی تورکی لەو ناوچانەوە زیادبوونی قولە و زیادبوونی بنکە و بارەگا و ینی قەرەقۆلی تورک لەو ناوچانە هاوکات لە ئاسمانیشەوە هێزەکانی تورکیا و فڕۆکەکانی تورکیا بردومانی گوند و ناوچە جیازیەکانی کوردستان دەکەن بە دوای گەریلاکانی پەکەکەدا دەگەڕێن دیارە و ینی زەرەر و زیانیش زۆر بە خاچی هەرێمی کوردستان گەیشتووە و ترسێکی زۆر هەیە ئەو هێزانە ئیدر ینی ئەمر واقع بە تەواوی ئەو ناوچان داگیر بکەن بەزمموی ڕابردووی تەواجودی هێزەکانی تورکیا لە هەر وڵاتێک ئەوە بووە کە ناکشێنەوە کە داگیری دەکەن کە دیموگرافیای ناوچەکە دەگۆڕن کە سیما و شوێنەواری نەتەوەکان دەگۆڕن بۆ خۆیان، حتا هەوڵ لە زمان بگۆڕن، خوێندن بگۆڕن. بەڕاستی مەترسیە و ئەو هێزانە بە درێژایی سنوورەکان بوونیان هەیە و جۆرێکی ئازادانە دەکەن و هەندێک زار لە هەندێک شوێن دەپارێزرێن، یان جگەلەوەی کە خۆیان هێزی چەکدار و چەچ و قورس و گرانیان پێوە لە ئاسمان و دەپارێزرێن هاوکات لایەن هێزی ناوچەیشەوە دەپارێزرێن و ئەمە نیگەرانی. کاک سەرتیب قسەیەکی کەش هەیە ینی ئیزافەتەن بۆ ئەوەی جەنابی شت ینی دەوترێت ئەم هێزە ئێستا هاتوون ینی ڕێگاوبان دروست دەکەن و کارەبا دەهێنن کەواتەوەکو جەناب داماژەی بۆکەی ئەم مانەوەیە مانەوەیشی کوردخایان نییە درێژخایەنە بەڕاستیانی مەترسیەکە خۆی لەوەدایە. بوونی ئەو هێزانە قۆناق بووە، ینی لەوانەیە جار یەکەم لە کانی ماسی وشی ینی لەو ئاوەشین و ئەو ناوچانە وجودیان هەبوو، بەڵام ئێستا هاتوونێتە قوڵایی خاچی هەرێمی کوردستان ئێستا لە دۆڵی
لە دۆڵی ینی لە بەرواری باڵە لە چەند ناوچەیەک تەواجودیان هەیە ینی ڕەنگە بێنە ناو بێنە دۆڵی نەهلا ئێستا قسەیەک هەیە لە نزیک چۆمان چەمرکیش چاودێریان هەیە لە سیدەکان هەن لە ناوچەی برادۆست هەن بۆ لە نزیک هەولێر گوایە بنکەوبارەکان هەیە لە باشی کەن کە باشی نزیک مووسڵە ینی ژمارەیەکی زۆر بنکەوبارەکان هەیە ئەوەی کە لە میدیاکان بڵاو کراوەوە نزیکەی چل بنکەوبارەکان هەیە جگە لە ینی پاراستنیە لە ئاسمانەوە لە ڕێی فڕۆکەی تایبەت و فڕۆکەی شەڕکەرەوە و ئەو تەوازودێکی زۆر مەترسیدارە حتەنانەت ئێستا جگە لەوەی کە ینی پێشتر لایەنە سیاسەکانی کوردستان نیگەران بوون لە تەواجود و لە بوونیان وە ناڕازی بوون و هیچ ڕێککەوتنێکی ڕسمیش نییە چ لە نێوان عێراق و تورکیا چ لە نێوان هەرێمی کوردستان و تورکیا تەنان لە ناو پارتیش ئێستا ناڕزایی دروست بوو کە پارتی بۆ خۆی ڕەنگە زۆرێک لە ڕێککەوتنی هەبێ لەگەڵ تورکیا ینی موافقەی پارتی هاتبن لایەنی کەم ناڕزایی هەیە و ئەو داربڕینەی دوسێ ڕۆژی ڕابردوو کە باس دەکرێت ئەمە لێکەوت ینی لێکەوتە و بەشێکە لە ئیزراعاتی تورکیا لە ناو خاچی هەرێمی کوردستان بۆ جایەتیکردنی گوایە پەکەکە لە ناو خاچی هەرێمی کوردستان و میدیاکانی پارتی لە دوسێ ڕۆژی ڕابردوو چ میدیای نێچیروان بارزانیە وەکو ینی چ میدیاکەی مەسرور بارزانانی ینی هەردوو گروپ و ئاراستەی ناو پارتی دیارە زۆرێک لە ترسی خۆیان دەردەبڕن بەرامبەر هەڵسو کەوتی جەندرمەی تورک لە ناو خاچی هەرێمی کوردستان. پێدوانێ ینی زۆر جار کە ئەمە لە بۆ نمونە میدیاکانی هەندێک لایەنەوە باز دەکرێت ینی بۆ شاردنەوەی هەندێک مەرامیش بێ بەڕاستی چکۆ تا ئەرجەنابێت و زۆرێک لە چاودێرانی دیکەی ڕەوشەکە ئەمەژە بۆ دەکەن کە ئەمە بە ڕێکەوتنی لایەنی شێرێمی کوردستان و لەگەڵ تورکیادا ئەم وەسع دەگوزارێت لەو ناوچانەدا و لە بێدەنگی عێراقیشانی بەڕاستی ئەمە دەگوزارێت ئەوەی کە هەیە پێدوانی ینی سیاسەتێکی زۆر گەورەتر بێت لەو داربڕینەی کێسەیە مای بینین یاخود لەو داگیرکاری کێسەیە مای بینین لە ناوچەکاندا چونکە مەرامەکان زۆر گەورن و زۆر خەبن بەڕاستیانی کاک سەردی بۆ خۆی عێراق دەوڵەتی شکست خواردووە یعنی سیادەی کامل نییە و ناتوانێت ئەمنیەتی تەواوی سنوورەکانی خۆی بپارێزرێ و بپارێزێت و ئەگەر ڕێکەوتیش بێ ڕێکەوتەکە زیاتر لە نێوان پارتی تورکیایە و ڕێکەوتی ناڕەسمیە یان ڕێگەپێدانێکی ناڕەسمیە و دەگەڕێتەوە بۆ سەردەمی شەڕی ناوخۆ و دوای شەڕی ناوخۆ بەڕاستی بارودۆخی کوردستان ڕەنگە زۆر ساعت بۆی تۆ پارتی ناچار بێتەوە و ڕێکەوتنە بکاتەوەی دۆخی ناوخۆ و پاراست پارتی لە نێوان لەلایەن تورکیاوە لە سەردەمی شەڕی ناوخۆ بەڵام دواتر دیارە گرژی و ئالۆزەکان زیاتر بوون و ئێستا تەواجودی پەکەکە لەو ناوچانە زیاتر بوون و بەپێی ئەوەی کە ئێمە دەبین و بینیومانە پەکەکەش هەر لەو ناوچانە هەنجگە لە تورکیا لە قوڵای خاچێری کوردستان سدامەکانی ماسی بەرواری باڵاوە پێسەردێبوونابەتین و لەبەر لە دۆڵی نەهلا هەن لە نزیک دینارتە هەن و لە منتیقەی برادۆست بە شێویی گشتی هەن و پێم وایە پەکەکە گەیشتونەتە ناوچەکانی چۆمان و ئەو دەوروبەرە و تورکیا چەمبرکەیەکی چاودێری بە هاوکاری پارتی دیارە لە ناوچانەدا ناوە بۆ چاودێریکردنی جموجۆری پەکەکە و ینی ئەو بارودۆخی تەواجودی تورکیا لە ناوچەکە جێمەترسیە بۆ خەڵکی هەرێمی کوردستان و بێگومان ڕەنگە ڕەخنە لە ئەمریکا بگیرێکەوە بۆچی قسە لەسەر بوونی حەشدی شعبی و تەواجودی ئێرانی دەکەن لە بەغدا لە هەموو ناوچەکانی باشووری عێراق و تەنانەت کاتێک کە پەلاماری هەولێریان دە لە پێ ڕۆژ ڕابردوو یان لە مانگی ڕابردوو کاردانەوەی توندیان هەبوو ئەی خێرە ڕەنگە پرسیارە بکەین بڵێن بۆ خێرە قسەیەکتان نییە سەبارەت بە تەواجودی تورکیا بە بوونی تورکیا لە باشووری هەرێمی کوردستان و ئەو جمجۆڵە ئاشکرایی دەیکەن لە ناو خاچی هەرێمی کوردستان و هاتنی ئاکار خەلووسی وەزیری بەرگری تورکیا لە ماوەی ڕابردوو بۆ ناو خاچی هەرێمی کوردستان بە ئاشکرا بەبێ ترس و بڵاوکردنەوەی ئەو وێنانەی کە هێزەکانی خۆیانی بەسەر کردەوە ئەمە مەترسیەکەی زۆر گەورەتر کرد بۆ چونکە تورکیاوا پیشانی دەکا باشووری هەرێمی کوردستان ینی ناو سنووری تورکیایە یعنی دەکەوێتە ناو سنووری تورکیا بۆیە بە ئاشکرا و بەبێ گرفت وەزیرێکی شەڕی کات سەردانی دەکات وە لە میدیاکان کە بڵاویان کردەوە ئەمە بێمنەتبوونی زیاتری تورکیا بوو بەرامبەر ئەمریکا و وڵاتانی گوایە سەربەری خاچی عێراق دەپارێزن وەس بەرامبەر عێراقیش حتەنانت سەفیری تورکیا لە بەرلەماوەیەک لە بەغدا بە ئاشکرا وتی ئێمە بەردەوام دەبین مادەم پەکەکە ناو خاچی عێراقی ئێمە بەردەوام دەبین
لە ڕاودونانیان بەو معنای ینی سەفیری تورکیا زۆر بێمنەت بوو ینی هیچ قیمەتی بۆ سیادی عێراق و بۆ هەرێمی کوردستانیش دانەنە لە لێدوانەکانیدا. پێدوانیە لە چوارچێوەی ئەو زەنگە مەترسیی کە ئێمە لە هەرێمی کوردستان هاوڵاتیان هەرێمی کوردستان گویان لێ دەبێ و هەروەها لە ئەو بێدەنجێ زۆرەی ینی هەم عێراق هەم وەکو جەنابەت پێڵێ هێزەکانی ئەمریکا هەم ینی هەرێمی کوردستانیش بەڕاستیان لەسەر ئاستەباڵەکان بێدەنگیشی زۆر هەیە لە بەرامبەرەوەدا. ینی پێتوانێ ئەمە ڕێککەوتنێکی پێشوەختە هەبێت لە نێوان زلهێزەکان و لە نێوان عێراق و لە نێوان هەرێمایەتی بەڕاستی ینی مەرامی گەورەتر هەبێت لە پشتیەوە و بۆی ئەم بێدەنجەی ئەمە کێستایی بینین ینی هیچ کاردانەوەیەک نییە بەرامبەر بە هێزەکانی تورکیا. بازارە ئێمە دابەشی بکەین مەسلەی بێدەنگبوون و سیاسەتەکان دابش بکەین سەبارەت بە هەرێمی کوردستان بە حکوومەتی هەرێمی کوردستان وازەح حکوومەتی هەرێمی کوردستان هەژمون لایەنێکی سیاسی بەسەردازاڵە و لێدوانەکانی وتەبێژی حکوومەتی هەرێمی کوردستان لێدوانی وتەبێژی پارتیە یعنی ئەوەندەی تعبیر لە سیاسەتی پارتی دەکات لە لێدوانەکانی داوەندە ناتوانین تعبیر لە سیاسەت و لە تێگەیشتن و لەخواستی خەڵکی هەرێمی کوردستان بکە بۆیە دەبینین کاتێکە ئێران پەلاماری خاچی هەرێمی کوردستان دەدا زۆر بەتوندی بەیاننامە دەردەکەن و تەنان لەسەر لێدوانێکی بەسیط لەوانەیە لێدوانی تون دەربکەن بە ناوی حکوومەتی هەرێمی کوردستان و بە ناوی خەڵکی کوردستان تەبعاً بەیاننامە دەردەکەن و کاتێک کە دەبینین تورکیا بردمانی خاچی هەرێمی کوردستان دەکات و هاوڵاتیانی هەرێمی کوردستان دەکوژیت شەهیدیان دەکات بێدەنگ دەبن و ئەم دۆخی لە هەرێمی کوردستان هەیە تەنها پارتی لێ مەسئول نییە کاتێک ئێمە گلەیی لە پارتی دەکەین کە هەژمونی بەسەر حکومڕانی هەیە وڵامجووسمەوە بڵم زۆرێک لە لایەنی دیکە هەیە لە هەرێمی لە بەرامبەر بە پەلامارەکانی تورکیا بێدەنگ دەبن بەرامبەر بە پەلامارەکانی ئێران دێنە دەنگ و قسە دەکەن بێگومان یەکێتی نیشتیمانی کوردستان و بزودنەوەی گۆڕان کە ئێستا لە حکوومەت ئەوانش بەرپرسن کاتێکە ینی مەفروزە ئەوانش بتوان ڕنگدانەوەی سیاسەتی خۆیان لەناو حکوومەتدا ڕنگ بداتەوە سیاسەتێکی مەوزون و لێدوان و قسەکردەکانیان بابەتیانە و لەسەر بنەمای بەڵگە و بتوانێت تعبیر لە سیاسەتی خەڵکی هەرێمی کوردستان بکە و پەرلەمانی کوردستانیش بێگومان مەسئولە لەم دۆخە کە لایەنە سیاسەکانی تێدا هەیە و بێدەنگە کاتێک کە تورکیا پەلاماری خاچی هەرێمی کوردستاندا و دار دەبڕێتەوە و تەنانە سروشتی هەرێمی کوردستان تێکدە لە ژێر ناونیشانی لە ناوبردی پەکەکە مەفروزە قسەیکی هەبێ بێدەنگن سەبارەت بە ئەمریکا بێگومان ئەمریکا سیاسەتی دووفاقی پەیڕەو دەکات لە عێراق ینی بەڵێ بەرژەوەندی خۆیان دەپارێزن هەر لەناو خاکی سووریا ئەگەر تەماشا بکەین لە لێدانی کۆبانی بە دەنگ هاتن بەڵام لە کوژدانی خەڵک لە حەلەب بێدەنگ بوون کاتێک کە دەبینین لە سەرەکانی و گرێسپی داگیر دەکرێت بێدەنگ دەبن لە بەرامبەر تورکیا کەسی پێشتر بەدەنگەوە داتن ناو خاچی هەرێمی کوردستانیش بە هەمان شێوە دێن لە بەرامبەر حەشدی شعبی قسەی گەورە دەکەن و تەنانەت کوشتنی قاسم سلێمانیش و لە بەرەنجامی سیاسەتی ئەمریکا بوو دژ بە ئێران بەڵام کاتێککە دەبینی تورکیا بە کۆپتەر و بە دەبابە و بە چل بنکەی سەربازی هەیە ناو خاچی هەرێمی کوردستان و خاچی هەرێمی کوردستان چییە بەشێکە لە عێراق کە سیادەی عێراق پێشێل کراوە کەچی ئەمریکا بێدەنگە یعنی هیچ مووقیفی نییە و عێراقیش بە هەمان شێ خۆ عێراق ئەوەندەی پێی وایە مەسەڵەن بەغدا ینی حکوومەتی بەغدا مەگەر بۆ مزایدە و لە بەرەنجامی ململانەی نێوان لایەنە سیاسەکانی بەغدا لێدوانێک یان بەیاننامەیەک یا قسەکردنێکە بێت وإلا من پێم وانییە مەسەڵەن سەرۆکوازیرانی عێراق خاچی هەرێمی کوردستان ئەوەندە بە خاچی عێراق بزانێت و کاردانەوەیان هەبی سەبارەت بە تەجاوزاتی تورکیا لەسەر هەرێمی کوردستان ئەوان ینی معاملەیەکی دووفاقی دەکەن لەگەڵ هەرێمی کوردستان و ئەگەر بۆیان بلوێت و بەرژەوەندیان لەوەدا بکە خاچی هەرێمی کوردستان خاچی عێراق بێ ئەوە بێگومان پەلاماری هەرێمی کوردستان دەن و دوای وەکو لە ڕیفراندۆم ڕوویدا و ئەگەر لە بەرژەوەندیان دانێ وەکو ئێستا دەبینن بێگومان بێدەنگ دەبن لە پەلاماردانی تورکیا و لەسەر تەجاوزاتی تورکیا سەر خاچی عێراق کە ئێستا لە چوارچێوە عێراقدا ینی هەرێمی کوردستان لە چوارچێوە عێراقدا چەسپێنراوە. بەڵێ دەست خۆش کاک سەرتیب دێمەوە خزمەت جەنابەت کاگڕەکان و زوری ڕۆژنامەنووس کە بەمان شێوە لە شاری هەولێر لەگەڵمایە ستا و دەبێ کاک ڕێکانی لەگەڵ کاک سەرتیب جەوهەر ئێمە گفتوگۆیەکمان کرد سەبارەت بە داگیرکاری خاشی هەرێمی کوردستان لەلایەن سوپای تورکیا و هەروە تێکدانی ژینگەی هەرێمی کوردستانی کاک سەرتیب کۆمەڵێ خاڵی زۆر گرنگی وروژاند و ئاماژەی بە کۆمەڵێک هۆکار و فاکتەر کرد کە ئەمانە هەموو هۆکارن بۆ ئەوەی کێسام دۆخە خوڵقاوە لە ناوچە سنووریەکانی هەرێمی کوردستان کە بە درێژایی چەندین کیلۆمەتر یعنی لەلایەن سوپای تورکیا و داگیر کراوە
ئەوەی کە لێرە مای پرسیارەوە مەوێ بۆ بەڕێزت ئاراستەی بکەم ئەوە یعنی هۆکاری ئەم بێدەنگژەی هەرێمی کوردستان و هەروەها لایەنە سیاسیەکان بەگشتی و سەرۆکایەتیەکانی هەرێمی کوردستان لە بەرامبەر ئەم زەنگە مەترسیداری کێسە لە ناوچەکە لێ دەدرێت هۆکارەکەی چییە بەڕاست؟ سپاستان دەکەم. سپاس بۆ ئێوە. بەڕاستی ئەگەر تەماشای مێژووی داگیرکەرانی کوردستان بکەین دەبینین ئەوانە هەم لە سەرەتاوە هەموو هەوڵێکیانداوە بۆ لە ناوبردنی گەلی کورد. ئەوانە بە پلان کار دەکەن بۆ لە ناوبردنی زمانی ئێمە، کللتوری ئێمە، شوێنەواری ئێمە، هەبوونی ئێمە. مێژووی داگیرکەرانی کوردستان لە هەر ڕوویەکەوە بیبینی دەبینی کە ئەم هەموو تاوانکاریانە ئەنجام دەدەن. ڕەنگە ئێستا سەرەتایەک بیتن لە سنوورەکان کە ئێمە ئێستا ببینین و ژینگەی کوردستان پیس دەکەن و بە هەموو جوورە چەکێکی قەدەغەکرا و لە کوردستان بەکاردێنن، بەڵام ئەم مێژووە دەگەڕێتەوە بۆ سەرەتایەکانی قەتڵعامی دێرسم لە گەلی زیلان، هەروەها لە مەڕەش، هەروەها بە سەدان جینوسایدی تریان بەرامبەر گەلی کورد ئەنجام داوە. مێژووی جینوسایدی گەلی کورد لە کوردستانی باکوور دەگەڕێتەوە بۆ سەرەتای سەدەی 19. ئەم جینوسایدە تا ئێستا هەر بەردەوام بووە، جینوسایدی کللتوری بووە، جینوسایدی زمان بووە. ئێمە پێش چەندێک دیتمان گەنجێکم بە چەخ و کوش لەسەر گوێگرتن لە مۆسیقا، ئێمە دیتمان لە شەرنەخ و لە شووری ئامەد و لە فارقین و لە شوێنەکانی ترە ئەم هەموو شوێنەوەران وێران کرد. ئێوانە هەموو بە پلان کار دەکەن. ئێوە گەورەترین شوێنەواری کوردیان ئێستا لە حەسەنکێف ژێر ئاو دەکەن. یعنی هەموو پلانێک وە دادەڕێژم بوو ئەوەی ئەو شتێک کە مولکی نەتەوی کووردە لە وجود نەمێنێتن، نێلن لەناو ببن. ئەو شتێککە کورد افتیخاری پێوە دەکاتن وەکو شوێنەوارە، وەکو کولتورە، وەکو زمانە، ئەمانە هەوڵ دەدەن ئەمانە هەموو لە ناو ببن. نەک تەنها لە کوردستانی باشوور ئێستا کە لەسەر سنوورەکان وا دەستیان کردیە بە بڕێنی دار و تێکدانی ژینگە و بەکارهێنانی جوورەها چەکی قەدەغیکراو لە ناو ڕووبارەکان و کوشتنی ئەو هەموو ماسی و ئەو دار و درەختە و سووتاندنی کوردستان. ئەمە یعنی بۆ ئەمڕۆ ناگەڕێتەوە. ئەمە چەندین ساڵە ئەم ڕفتاری داگیرکەرانی دەوڵەتانی کورد بەرامبەر کوردستان هەیە. لە نەتوانم لە پارچەکانی کوردستانیش بڵێم بەکارهێنانی چەکی کیمیاوی لە سەرێکانی بڕێنی ئەو هەموو دارزەیتونانە لە ئەفرین. ئەمانە هەموو پلانن بۆ لە ناوبردنی گەلی کورد. یعنی بەڕاستی بێدەنگی حسابەکانی کوردی، بێدەنگی حتا ڕوشنبیران و نخبەی سیاسی و ئەمانەش بەڕاستی یعنی ئەو هەموو بێدەنگیە یعنی بەڕاستی شتێکی زۆر زۆر ترسناکە. ئەمانە هێواش هێواش ئەگەر ئینسان تەماشا بکاتن لە پاش ئەو ئاشتیای بینی هەواڵان و گەریلا لەگەل ڕژێمی تورکیا ساڵانی پێشێستر، تورکیا سوودێکی گەورەی لەو ئاشتیە دیت و هەموو مەقەڕاتی گەورە چ شوێنێکی استراتیجیە لە کوردستان هەمویان داگیر کرد و پایگا و معسکراتی عسکەریان لەسەردانا و ئەوانە هەوڵیان دادا بە پلان ئەم کوردستانە وێران بکەن و ڕۆژ بە ڕۆژیش دێنە پێشەوە. بۆ نمونە دوێنێ ئەگەر لە زنارەکانی کێستە بوون، لە سەریمەتینان بوون، لە قەلای قومریە بوون، لە بۆ نمونە ئاواشین و سەرێبوتینێ و هەتا دەگاتە خواکوڕک و ئەم شوێنانە هەموو ڕۆژ بەچەکی قەدەغەکرا و بە ئەنواع و بە ئەشکال پلان ڕێکاردەبرێتەوە. یەک پرسیار لە جەنابێ بکەم، ینی ئاماژەت بۆ نمونە بە پەکەکە کرد، ینی پێدوانی ینی پارتی کرێکارانی کوردستان پاراستنی خاچی باشووری کوردستانی بەلاوە گرنگ بێت و ئەگەر بەلایەوە گرنگ بێ بۆ ینی موبەڕی ڕێداتە دە سوپای تورکیا بۆی کە ئەم لەشکرکێشەی فراوانە بکەنە سەر گوند و ناوچە جیاوازەکانی باشووری کوردستان. بەڕاستی بەڕاستی ئەوانیش دەبی یعنی خوێندنەوەیەکی زۆر زۆر باشیان بۆ ئەو وەزع هەبێتن. ئێستا بەڵێ ئێستا یعنی دەوڵەتی تورکیا لە هەر بەهانەیەک دەگەڕێتن بۆ ئەوەی ئەم ئەزمونەی جوانەی کە لە کوردستان هەیە
نمینێتن ئەوانش لەو بەهانەیە دەگەڕێن بە هەر شوەیەک بیتن ئەگەر تو تەماشا بکەی ئێستا مەقەڕاتی تورکیا بۆ نمونە لە بۆمەڕنێ لە شێلا دزێ و لە منتەقەی نێروە ڕێکۆن و ئەوجا دێتە منتەقەی مزوریەکان ئەوجا دێتە خۆکوڕک و حتا ئەوها ئەو سنوورە بە شێوەیەکی هیلالی هەموویان داگیر کردووە یعنی شوێنە بەرزەکان هەموو بەدەستوان هەر کاتێک بیانەوێ ئەوان دەتوانن یعنی بە کەیفی خۆن تەعامل لەگەڵ ئەو خەڵکە لەگەڵ ئەو شوێنە لەگەڵ ئەو سروشتە بکەن و هەروەها یعنی ئەوانە نەک تەنها لەسەر کوردستانی باشوور لەسەر کوردستانی ڕوش ئەوەش ئەو هەمان پلانیان هەیە بە بەرنامە ئیش دەکەن بەڵام حیف ئێمە کە کوردین یعنی وەسەتی سەقافی کوردی ڕوشنبیرانی کورد ڕژنامەنووسانی کورد یعنی ئەم هەموو تاوانانە دەکرێتن ئێستا نەبینم یعنی هیچ خۆ پێشاندانێک بکرێت لە وڵاتانی ئەوروپی لە پێش قونسلگەریەکان لە شوێنە ئەو شوێنانە کە بڕیاریان بەدەستە ینی ئەم شارە بەدەنیانە گەر دروستکرێت کاریگەریە بێ بۆ وەستاندنیم لە شرکێشی ینی هێندە کاریگەرە بێت کاکە ئەگەر هیچ نەبێتن یعنی ئێمە ئەبێ ببوورە گوێم لە قسەکاند نەبوو بەڵێ کاک ڕێکار توانین بەردەوامی فەرموو بەڵێ ئێمە دەبی بە یعنی طبقەی سەقافی وەسەتی سەقافی دەبی بە نووسین بە ڕوومان بە چیرۆک بە گوڤار دەبی هەموو هەولێک بدات بە ڤیددیو بە دروستکردنی فلم بە خۆپیشاندان دەبی ئێمە ڕووی ڕەشی داگیرکارانی کوردستان بە جیهان بیدەینە ناسین ئەوان یعنی قدرەتێکی ئەسکەریان هەیە بە هێز و بە سوپا و بە لەشکەر هێرشت بۆ دەکەن بەڵام تو ئەبێ چۆن وەڵامیان بدەیەوە تو ئەگەر چەک و سیلاح و ئەوشتانت نەبێ خۆ ئێستا لە ئەوروپا بە هزارەهان کورد هەیە ئەمە نەمدید ئەو تاوانە گەورەیە بەرامبەر زنارەکانی کێستە و چایمەتین و دەڤەری مزوری باڵا و ڕێکۆن ئەوانە ئەو هەموو گوند و دهاتان سووتاند ئەو هەموو باغ و بیستانان سووتاند ئەو دارانە هەموو دەبڕون بە کەیفی خۆیان دەبن لە بازارەکانی خۆیان دەفروشن و ئەوە نەمدیت یعنی بەڕاستی ئەمە یعنی ناکە یعنی ئەو بێدەنگیەی بەدەنگدێت بوو لەسەر بەدەگنایێت ئەگەر تو تەماشای ئەو چیانە بکە حتا لە ڕووی سروشتی وە هەمویان تێکداوە ئێستا بۆ نمونە لە دەڤەری مزوری باڵا چای بوتین هەیە جوانترین چا بووە لە هەموو کوردستان لە ڕووی شکل و جوانی وە ئێستا تەماشا بکە سەرەکەی هەموو بە حەفارە و شوفەر و بە تێنتی هەموو پانیان کردیتەوە ئەو جوانیان نێشتەوە و ڕۆژ بە ڕۆژ وێران دەکەن ڕۆژ بە ڕۆژ مەقەڕاتی عەسکەری لێ دروست دەکەن بە کەیفی خۆیان تەسەرفا دەکەن خەڵکی ئەو گوندانە دەکوژن تەنها لە باشووری کوردستان ئەمن ئامارەکانم لەلایە چونکە کار لەسەر ناساندنی جینوسایدی گەلی کوورد دەکەم ئامارەکان لە 200 کەسی سیڤیلیان کوشتووە هەموو بەناو لەلای منن ئێ باشە کەسێکی سیڤیلی بێگوناه کە دەچی لە گوندی خۆی مێشێک بەخێو دەکات کە دەچی دارێک ئەو دەدات ئەوانە بە قەناس بە کۆتەلی بۆ نمونە سۆکردنی گوندەکان و تێکدانی شوێنەوارەکانی کورد و ئەو ناوچە گەشتیارانە و جەنابەت ئاماژەی پێدی کە لە ڕووی سروشتەوە سروشتێکی جوانی هەیە لە کوردستانە ئێمەش دیارە مەرامێکی دیکەم داژیرکاریە بەڵام یعنی کە گرنگە لێرەیە بەرگرتنە ئابم داژیرکاریە ئێمە وەکو کورد وەکو لایەنە سیاسیەکان وەکو حکوومەت وەکو خەڵک وەکو ڕۆژنامەنووسان وەکو ینی کۆمەلگای مەدەنی چیمان پێەکرێت ئێمە ئەو هێزەمان هەیە کە بتوانین بەربگرین بەمە یاخود نەخێرەبێ ئاوە دەسەوەسان بین و سەیریکەین کۆکە بەڕاستی دەسەوەسان بەڵێ فەرموو بەڵێ من لەو بەوەڕادانیمە هیچ کاتێک گەلی کورد دەسەوەسان بواستێت ئەگەر یەک تاکی کورد لەو کوردستانە مایە ڕوبەڕووی داگیرکەرانی کوردستان دەبیتەوە ئەوجا هەر داگیرکەرێک بیتن بەڵام من ئەوها بیر دەکەمەوە کە ئەوان بە پلان کار دەکەن هێواش هێواش لە ڕووی عەسکەریوە کار دەکەن هێواش هێواش لە ڕووی نێشتنی زمانەوە کار دەکەن لە ڕووی لەناوبردنی کللتوری گەلی کورد کار دەکەن بۆ نمونە ئەتوان شوێنەوارەکانی کوردستان وێران بکەن ئەتوان شوێنە گەشتیارەکانی کوردستان وێران بکەن باشە کونەماسی لەو دیوی سلێمانیە یعنی ئەوان بە کەیفی خوبێن لە کونەماسی خەڵک بکوژن بۆمبەباران بکەن شوێنە گەشتیاریەکان خەڵک بترسێنە نەچن لە شوێنە گەشتیارەکان دابنیشن ئیسراحەتێک بکەن ئەوانە بە پلان بە بەرنامە بوو نهێلان و جینوسایدی گەلی کورد کار دەکەن ئێمەش
چ ڕۆژنامە نووسانن چ چالاکوانانی مەدەنینە چ ڕێکخراوە سیاسیەکانن چ حزبەکانن هەر یەک ئەبێ لە توانای خۆی بە قودرەتی خۆی هەوڵ بداتن ڕوبەڕووی ئەم تاوانکاریە ببیتەوە ڕوبەڕووی ئەم داگیرکەرانە ببیتەوە ئەمانە بەڕاستی بە شێوەیەک وا هێرش دێنە سەر کوردستان دەوانەوێتن ئەم کوردستانە وێران بکەن کە ئەو کوردستانە ئومێدێکە بۆ هەموو کورد چاوی لەو منتەقەیە ئێستا ئەوانە دەوانەوێت ئەو کوردستانە ئاواژەوەی تێبێخێن مەشاکل تێبێخێن هەر چ کاتێک ببینن ئەگەر بەردێک لەسەر بەردێک کووردا بنێتن ئەوانە دەوانەوێتن TNTێک یان لوغمێک لەبن ئەو بەردەیدانن کە ئەو کوردستانە ئاوادان نەبیت و وێران بێت ئەمەش بەڕاستی سیاسیەکان ئەبێ بە پلان بە زانین بە شێوەیەکی دیبلۆماسی کار بکەن بەڵام ڕۆژنامە نووسان و ڕاگەیاندکاران و چالاکوانانی باری مەدەنی و ڕێکخراوەکانی کۆمەلگای مەدەنی کە دەسەڵاتی پێنجە من و ڕۆژنامە نووسان دەسەڵاتی چارە من و ئەمانە هەتا دەبێ حوڵێک بدەن دەبێ هەم لە هەموو ڕوویەکەوە کار بکەن بە دیکومنتکردنی ئەو هەموو بەڵگانە بە ئەرشیفکردنی ئەو هەموو بەڵگانە یعنی ئەمە بەڕاستی بەڕاستی جنوسایدە تو بینی لە وڵاتێک بی هەر باغێکی ببینی کە باغێکی جانە بیسووتێنی هەر حیوانەتێک ببین دەزانی لە ڕووبارەکانی ئەو ڕووبارانەی کە دێنە ناو کوردستان کە داخلی ناو کوردستان دەبن بە تایبەتی ئاواشین بە سەدان هاون و بە سەدان ساروخ لە ئەوە دەدەن بوو ئەوەی بەس ئەو ماسیانەی ناو ڕووبارەکە هەمووی بمرن آخه ئەمە لەوە پیستر ژینگە چییە؟ ئەگەر یعنی ئێمە تەماشا بکەن حتا بەکارهێنانی چەکی کیمیاوی سەدان بەلگەمان لەبەردەستە تەماشا ڕۆژنامەکانی فەڕەنسا بکە ڕۆژنامەکانی بەریتانیا بکە ئەو ڕۆژنامانە هەموو باز دەکەن کە بەڵێ ڕژێمی تورکیا چەکی فسفۆری بەکارهێنەوە بەرامبەر سەرێکانی محەممەد کەسێکە کە هەموو بەلگەکان لەبەرچاون هی هەموو دیکومنتەکان لەبەرچاون بەڵام دنیا هەمووی کرا هەریەکی لەبەر بەرژەندی خۆی یعنی چاو نادەتە ئەوەنە بەڕاستی یعنی ئێستا ئەگە تەماشای منتەقەی دەڤەری کانیماس و چای مەتین و ئەو شوێنانە بکەیت چورکردنی ئەو گوندانە ئەو خەلکە هەموو ئاوەرە و دەربەدووە یعنی بەڕاستی پێویستە یعنی حتا پەرلەمانتارانی ئێمە وافت پێک بینێ سەردانی خەلکە بکەن. دەست خۆش کاگێ ڕێکار دێمە خزمەت جەنابێت سوپاسەکەم کاگێ سەرتیبیانی بۆ نمە کاک ڕێکار ئاماژە بۆ دایانی ئێمەی ڕۆژنامە نووسان و میدیاکان و ئەو ناوەندانەی کە لە بواری ڕاگەیاندن و ناساندنی دۆزی کورد لە ڕابردووە لە ئێستاشدا کار دەکەن دەڵێ ئێمە کاریگەریمان دەبێت و ئێمە دەتوانین بۆ نمونە ئەم داگیرکاریە و ئەم شێواندنی سروشتی کوردستانە و ئەوەی کە ئەو ناوی دەنێ بۆ نمونە هێنانی کللتوری بێگانە بۆ ناوچانە لە داهاتوودا و داگیرکاری بەردەوام بیخینە ڕووە کاری لەسەر بکەین توانیمانە ئەو بکەین ئەگە توانیمانە ئەمە چ جێگایەک دەگرێت بۆ ئێمە توانێت بەربگرێ بەمەی کە ئێستا ئەم شاڵاوە دڕندانەی کە هەیە لەسەر باشووری کوردستان بە شێوەیەکی گشتی میدیا بێدەنگ نەبووە ینی میدیا تەماشای سوشیال میدیا بکەین ینی خەڵک لەسەر سوشیال میدیا هەر کەس ڕاو بۆ چوونی خۆ وێناوە تێگەشتنی خۆی بڵاو کردێتەوە میدیاکاران بەشییان بە تاکید ناڕزای خۆیان دەبڕی و بابەتیان نووسی و قسەیان کردو ئێمە وا قسە لەسەر ئەو بابەت دەکەین هەر حساب لەسەرەوەکە ئێمە دژی داگیرکارین و دەبێت دژیش بینە گە دژ نەبین یانەوە خەلەلێکی گەورەیە بەڵام گرفتەکە لەوەدانێ گرفتەکە لە بێدەنگبوونی و یەکەم لە دابەشبووری کوردستانە بەسەر دوو زۆن ئەو زۆنێک کە پارتیە دیارە تورکیا لەو ناوچەیە و ڕێگەدانی پارتی بە تورکیا لە ڕابردوو و پێم وایە ئێستاش زۆرێک لە لێک تێگەیشتن هەیە سەبارەت بەو جم جۆلانە و بێدەنگبوونی ئەعلامی پارتی لە ماوەی ڕابردوو و دوسێ ڕۆژ نەبێت کە وا قسە لەسەر و بابەت دەکەن ئەمە خۆی گرفتە گەورەکەیە بەڵام ئەگەر ینی حقیقەتیش باس بکەین ئەوەیە کە هەرێمی کوردستان هەرێمێکی فاشیل و شکست خواردووە ینی حکومڕانێکی شکست خواردووی هەیە لە ماوەی لە 30 ساڵی ڕابردوو ئێمە نەماتوانێت حکومڕانێک بنیاد بنێ بێتە جێگەی ڕەزامەندی خەڵکی کوردستان و ڕنگدانەوەی تێگەشتنی خەڵکی کوردستان بێ و بتوانێت سنوورەکانی خۆی بپارێزێت و پەیوەندێکی هاوسەنجی هەبێت لەگەڵ وڵاتانی دەرودراوسێ و بتوانێت خاک و خەڵکی هەرێمی کوردستان بپارێزێت لە داگیرکاری و لە پەلاماردانی بیانی و داگیرکەران و نابێ ئەوش لەبیر بکەیت کە تەواجودی پەکەکە لەو ناوچانە نابێ بە قسەی لەسەر نەکەین ینی بوری پەکەکەش لەو ناوچانە حەقوای قسەی لەسەر بکەین پەکەش پێویستە مراعاتی هەرێمی کوردستان بکەوە نییە بە ئارەزوی خۆی بسوڕێتەوە و بیان و بدات دەست تورکیا مراعاتی کردو هەرێمی کوردستان بدا یعنی
تەوازودی پەکەکە لە ناو هەرێمی کوردستان تەوازودێکی لە ڕووی قانونیەوە من باز دەکەم قانونی نییە دەکرێت ئێمە هاوکاری پەکەکە بکەین دەکرێت ئێمە لەبەرەوەی یەک دەتەوەین ینی ئێمە هاوکاری ملەتی خۆمان بکەین لە پارچەکانی دیکەی خاچی هەرێمی خاچی کوردستان بەڵام نەک بێتە مای ئەوەی کە ئەوەی ئێمە بەدەستمان هێناوە لە هەرێمی لە عێراق ینی کەوتە بەرمەترسی و لە هەمان کاتدا لایەنە سیاسەکان و حکوومەتی هەرێمی کوردستان و پەرلەمانی کوردستانی کۆدەنگ و یەکدەنگ بن سەبارەت بە هەر داژکاری و هەر پەلامار و هەر جم و جۆڵێکی وڵاتانی دەردراوسێ بۆ سەر هەرێمی کوردستان ئەو کاتە ئەگەر ئەمە یەکدەنگ بێت بێگومان نە تورکیا دەتوانێت بەو شێوەی ئێستا تەجاوز سەرخاچی هەرێمی کوردستان کە چونکە هیچ ڕێککەوتنێک لە نێوان عێراق و تورکیا دانیا لە وەکو قانون نێودەوڵەتی و هیچ ڕێککەوتنێکی ڕسمی لە نێوان هەرێمی کوردستان و لە نێوان تورکیا دانیە بەڵکو تەنها ئەو لێک تێگەیشتن و ئەمر واقعەیە کە لە نێوان پارتی و لە نێوان تورکیادا هەیە و ئەم تەجاوزەی تورکیا بۆ سەر هەرێمی کوردستان ڕەنگە ئەومان بیر بخاتەوە یعنی بوون و کاتی خۆی کات دەوڵەتی عوسمانی هاوکاری و ڕێگەی بە ئەماردەکانی کورد دەدا و گەشەیان کرد بەڵام کاتێکە ئیشی پێنەمان و لە ناوی بردنوە ئەم مەترسیە ئێستاش ڕەنگە ئەم چیرۆکەوە ئەم مێژۆوە بێنێتەوە بەرچاو کە تورکیا ئێستا داگیرکەری حەقیقی باشووری کوردستانە لە هەموو ناوچەکانی هەولێر و دهۆک بە تایبەت یعنی من معنایەوە نییە تەواز تووشە لە ئاسمانە و لە هەموو شوێنێکەیە ینی بوون لە پەلاماردانی چەند جارێک پەلاماری سنووری سلێمانیش داوە یانی تەوازود لە ئاسمانی سلێمانیش هەیە ئەم تەوازودەی لە هەولێر و دهۆک تەوازودێکی زۆر مەترسیدارە جوندی یعنی جەندرمەی تورک لەسەر خاچی هەرێمی کوردستان هەیە و بڕیار دەدا و بە ئارەزووی خۆی هەڵسوکەوت دەکات ئێستا ئەوەی دار و درەختیشمان ببڕنەوە هەر وەکو چۆن لە عەفرین دارزەیتونەکان دەبڕنەوە چونکە ناسنامەی کوردە دارزەیتون لە عەفرین نەکدەی بڕنەوە دارزەیتونەکان هەموو ڕاستی ینی کاگە سەرتیبیانی ئەمە یەک پرسیاری لە بەڕێز بکەم دیارە ئێمە لە ڕابردووە حکوومەتی هەرێمی کوردستان و بە دیاریکراوی یانیەوەی کە ڕوویدا ڕێکەوتنێکە بوو لە نێوان هەرێمی کوردستان و تورکیا لە ڕووی ئابووریەوە مە خەڵکی کوردستان زۆر دڵخۆش بوو بێ بەڵام ینی سەیرەکەی ئێستا ینی بێدەنگی بەرپرسانی باڵای هەرێمی کوردستان و هەندێک لایەنی هەرێمی کوردستان بەهۆی ئەم پاراستنی ئەم ڕێکەوتنە ئابووریەوە وای کردووە تا ئێستا ئێمە نیوەی خاچی هەرێمی کوردستان لە دەست بنەی بەم داگیرکاری تورکیاوە نیوەی خاچی هەرێمی کوردستان ئەوە تا لە ڕووی سروشتەوە لەبار دەبرێت ینی پێت وایە ڕێکەوتنی ئابووری تا چەند کاریگەر بوو بۆی کە ڕێگە بۆ تورکیا خۆشکا بۆ ئەم هێرشانە بکا بۆ ناوچەیە من نازانم هیچ ڕێکەوتنێکی ئابووری و دەستوری عێراق ڕێگە بەو ڕێکەوتنەدەدا لێوان بەو جۆر ڕێکەوتنەدا لێوان هەرێمی کوردستان و لە نێوان تورکیا گەر قەزد ڕێکەوتنە 50 ساڵێکێ ئەوە ناقانونیەوە جگەلەوەی کە عێراق ئاگادارنی ئێمە وەکو خەڵکی هەرێمی کوردستانیش ئاگادارنی سەبارەت بە لایەنە سیاسیەکان هەمویان بەرپرسن یعنی تۆ لەم لە چەپەوە بۆ ڕاست مەسئولن لەوانەیە کە ئیسلامین و غێری ئیسلامی شەواریش مەسئولن بابایان نامە دەربکەن سەبارەت بە و پەلاماردانی تووشی هەڵوێستی خۆیان دەرببڕن و یەک هەڵوێست بن بەڕاستی ئەم دۆخە بە دەرەجەی یەکەم پارتی لێ مەسئولە چونکە پارتی ئەو جۆرە لێک تێگەیشتن و سنوورەکە سنووری نفوزی ئەوە بە ئەمر واقع ئێمەوە دەیبینین و لە هەمان کە دەلایەنە سیاسەکانیش لێ مەسئولن یعنی ئەوە نییە بە تەنها پارتی لێ مەسئولی پارتی مەسئولی یەکەمە مەسئولەتیشی زۆر گەورەی بەردەکەوی کە تورکیا لەو ناوچانە تەوازودیان هەیە معقول نییە پارتی ئەم ڕۆژە شعاراتی نەتەوەی بەرز دەکات و باس سەر بەخۆی کوردستان دەکات و دژی لایەنە سیاسەکانی دیکە زۆرجار تەخوین و شعارەت بەرز دەکات و کەسی تورک وا لە ناو خاچی هەرێمی کوردستان بەکەی ئارەزوی خۆیان جبجۆڵ دەکەن بەڵام خۆلایەنە سیاسەکانی دیکەش بێبەری نین لەم مەسئولیەتەیە ئەوانیش مەسئولیەتیان بەردەکەوێت مەفروضە ئەوانیش بەیاننامە دەربکەن هەڵوێستی خۆیان دەبڕن جا یەکێتی نیشتیمانی کوردستانە ئەوە کۆمەڵی ئیسلامیە ئەوە یەکگرتووی ئیسلامیە ئەو لایەنانەی کە بزوتنەوەی گۆڕانە یعنی ئەو لایەنانەی کە مەسئولن و دیارن و سەرکردەکانی هەندارە با هەڵوێستی خۆیان دەربڕن بۆ لایەنی کەم بۆ تەسجیلکردنی مۆقف و بۆ مێژوو کە بیسەلمێن کە ئەوان دژی ئەو هاتنن و دژی ئەو هات نەبوون لە میدیاکان ڕەنجی داوەتەوە بۆ نمونە میدیای یەکێتی نیشتیمانی کوردستان کە ئێمە ئێستا لە کورساتی میدیای یەکێتیە دژی ئەم لەشکرکێشی و ئەم تەوازودەی تورکیا
بەردەوام بەرنامە و هەواڵ دەگوازنەوە بەڵێ، بەڵام بەدڵنیایی. دەبینین میدیای پارتی مەگەر ئەو دوسێ ڕۆژە یان لە یەک دوو مانجی ڕابردوو کە تورکیا زۆر تەجاوزاتی کردووە هەواڵ و زۆرێک لە ناڕزای غێر و باشی بڵاو کردووە و دوێنێ و پێرێ ئەدەم بارزانی گوایە چۆتە ئێران من نازانم ناتوانین تا ئێستا پشتڕاستی بکەینەوە بەتەواوەتی کە بۆچی چوو بۆ ئێران گوایە لەسەر ئەو ڕۆیشتووە بە ڕوونکردنەوەیکی بڵاو کردەوە دژ بە لەشکرکێشی تورکیا ینی لایەنە سیاسیەکان هەمویان مەسئولن و مەسئولینی ناولایەنە سیاسیەکانیش مەسئولن ئێمە هەمومان مەسئولین وەکو ڕۆژنامە نووس وەکو یانی ئەوانەی کە دەنووسین و یان چاودێری وڵای خۆی بێ بەرپرسیارەکە کردار کوردستان تۆ نەک لە چوارچەوەی بەیاننامە و هەندێک حکوومەتی هەرێمی کوردستان ناکرێ حکوومەتی هەرێمی کوردستان دژ بە لێدوانێکی پازدارێکی ئێرانی بەیان نامەی تون دەربووکە و هەڕەشە بکە بەڵام دژ بە لێدوانی بەرپرسێکی تورکیا کە تەجاوز لەسەر ناسنامەی کوردستان بوونی باشووری هەرێمی کوردستان دەکا بێدەنگ ببێت. دەست خۆش کاگە سەرتی و کاگە ڕێکاریانی بۆ نمونە ئەگەر باز لە هەڵوێستی ینی سەرۆکایەتیەکانی هەرێمی کوردستان وڵا بە دیاریکاری بنەمێ باز لە هەڵوێستی پەرلەمانی کوردستان بکەم چکەمانە ینی بە دەنگی گەل لەوێن و دەبێت پارێزگاری لە خاک و ئاوی هەرێمی کوردستان و ئاسمانی هەرێمی کوردستان بکەن ینی بەجددی ئەمان هەڵوێست و دەربڕینیانە بێ بە دیاریکاری سەررجەم پەرلەمانتاران بەڵام ینی پێدوانی ینی زۆر جار هەندێک لایەن و هەندێک فراکسیۆن لە ناو پەرلەمانی کوردستان بە مەبەست هەندێک ینی دۆسێەوە هەندێک بابەتی لاوەچی ئەوروژێنن کەیانەوێ هەم لایەنەکانی دیکەی پێوە سەرقاڵ بکەن هەم خەڵکی هەرێمی کوردستانیشی پێوە سەرقاڵ بکەن و ئەم مەسەلە گرنگە کە ئەم زەنگە مەترسیداری داگیرکاریە لەلایەن سوپای تورکیاوە لەبیر خەڵکی بەرنەوە ئەمەیان ینی چۆن نەبینی بەڕێزت؟ بەڕاستی من ئەوها دەبینم کە ئێمە دەبێت بیر لە پلانەکانی داگیرکەرانی کوردستان بکەینەوە ئێمە نابیتن کار لەسەر ئەوەی بکەین کە لایەنە سیاسیەکانی کوردستان یەکێک لاینگیری تورکیا دەکا یان یەکێک لاینگیری ناکا یان ئەبێ کورد یعنی ئەوانەی کە هەر یەکێ لە پێگەی خۆی سیاسی پەرلەمانتاران حزبە سیاسیەکان ڕۆشنبیران نووسەران چالاکۆنانی مەدەنی ئەوانە هەر یەک لە پێگەی خۆی کاری خۆی بکاتن یعنی بەڕاستی ئەندامانی پەرلەمان حەقا بوو یعنی لژنەوان پێکی ناوە پەرلەمانتاران سەردانی منتەقەی زناری کێستان کرد بە دەڤەری مزوری بالان کرد بە ئەو چای مەتین و گاران کرد بە ئەمانە یعنی ئەرکی وانە سەردانی ئەو منتەقانە بکەن زەرەر و زیانەکان بنووسن شوێنەکان دیکومنت بکەن بە بەلگە بە ڤیدیۆ ئەمانە وەلو لە ڕووی ئەعلامەوە هەندێک بەلگەم دیتن لە ئەم پەرلەمانتارانەوە بڵاو کرابوونەوە بەڵام ئەمە وجودی پەرلەمانتارانم نەدیتن کە وەفدێک پێک بینیتن وەفدێکی گەورە سەردانی ئەم شوێنانە بکەن ئەمە بەڕاستی زۆر گرنگە ئێمە دەبی باش بزانین کە داگیرکەری کوردستان تەنها بیر لە باشووری کوردستان ناکاتەوە کاکە ئێستا ئەوان بە پلان ئیش دەکەن بۆ نمونە لەسەر سنوورەکانی گەڤەڕ و شەرنەخ و سنوورەکانی تلگەڤەڕ و ملگەڤەڕ ئەوانە و هەوڵ دەدەن بازار و معاملەی بە تریاک و هێروین بکەن گەنجەکانی کوردستان هەموو بە تریاک و هێروین غافل بکەن لە ئەفرین و لە سەرێکانی ئەوانە هەوڵ دەدەن بە چەکی کیمیاوی و بە چەکی فسفوری لەناو ببەن و لە باشووری کوردستان هەوڵ دەدەن ژینگە کوردستان و ئێران بکەن بۆ نمونە ماوەدی ئەکسپایر ڕەوانەی کوردستان بکەن هەموو پلانێکدا دەڕێژن چون ئەم کوردستانە بشێونن چونە ئارامی بێخنەوە و ڕێزەکانی گەلی کورد یعنی ئێمە دەبی زۆر هوشیارانە بیر لەوە بکەینەوە نابیت ئێمە بیر لەوەی بکەینەوە وڵا لەلایەک داگیرکەر دێتن وڵاتەکەمان وێران دەکات زمان و کللتور و حەبوونمان لە قاد و مەدانی ئەم نیشتیمانە پیرۆزە هەڵدەگرێتن و ئێمە بین یەکترمان ناشرین بکەن یان یەکتر کرێت بکەن ئەمە دەبێت کار لەسەر ئەوەی بکەین کە چون ڕوبەڕووی داگیرکەرانی کوردستان ببینەوە بە بەلگە بە فیلمی دیکومنتاری بە ئەحسایات زمانی بەلگە ئێستا لە ڕووی جیانیوە زۆر کاریگەرە یعنی معقولە ئێستا ئەو هەموو جالیەی کوردیای کە لە ئەوروپایە ئەو هەموو ڕوشنبیر و نووسەر و ئەو هەموو چالاکۆنانە کە لە وڵاتانی ئەوروپینە یعنی یەک خۆپیشاندا نابینین یەک خۆپیشاندا نابینین لە سلێمانی لە هەولێ لە دوهوک یعنی دژی ئەو هەموو سوتن و وێرانکردنەی کوردستان بەڕاستی ئینسان کە دەبینیتن ئەو باخ و دارستانانەی دەڤەری مزوری بالا چای مەتین و گارە و ئەوانە هەمووی دەسووتێنێ تێک دەدرێت یعنی ئینسان یعنی نازانی چۆن یعنی تەماشا ئەو هەموو تراژیدیای گەورەی بکات یعنی هەمان ئەشکەوتەکانی گەلی زیلان
ئەو قەتل و ئامایی ناو ساردەوەکانی جزیرێ و وێرانکردنی ئەو هەموو گەڕک و خان و بینایی ناوشوری ئامەد بە بیر ئینسان دێتەوە ئەو ئاوارە بوونی لە سەردەمی ڕژێمی تورکیا بەقەت ئەوەندە کورد ئاوارە و دەربەدەر نەبووە بە هەزارەهان کورد لە ئەفرین دەربەدەر بووە لە سەریکانی دەربەدەر بووە ئەوانە دەیانەوێت بە ئاگر و بە ئاسن بە زەبر و زەنگ هەبوونی کورد لە مەیدان ڕابکەن ئێمە ئێستا بین لەسەر ئەو هەموو زولم و زوریە و ئەو هەموو پلانە و نەخشە و ئەو ئەفکارانە کە ئەوان لەبوو لە ناوبردنی ئێمەدا دەڕێژن ئێمە بیر ئەوەی بکەینەوە وڵا ئەم لایەنە دژی ئەو نییە ئەو لایەنە دژی ئەو نیە بەڕاستی ئەمە بەڕێی من شتێکی ئەوە باش نییە یعنی ئێمە لە ڕووی هەموو ڕوویەکەوە ئەوەی کە منطقەیە من بە جەنابەتم گوت یعنی ئێستا ئەوانە چۆن ژینگە کوردستان و ئێران دەکەن کاکە مرۆڤەکانی کوردستان لە بین دەبن یعنی تو دەیان قەتل و عامد لەبوو دێنم ئێستا لە خێر ڕزووکان نو کەس بە یەک ساڕۆک کوژرانە لە دەڤەری مزورە ڕەشید مزوری بە کوڕێک بە حەف کوڕەوە لە ئەسمان بە فڕوکە هەلیکوپتەر فڕێناندانە خوارەوە ئەتو لە شێڵات دزێ 50 کەسیان 50 کەسی سیویل هەموو لە ناو بیستان و لە بەرمێش و ئەوانە هەمویان شەهید کردن یعنی ئێمە هەر هەفتەکەی بێدەنگبین بەرامبەر ئەو هەموو زولمەی کە بەرامبەر گەلی کورد دەکرێتن یعنی ئەگەر لاانە سیاسیەکان کاکە هیچ دەنگێک نەکەن ئەی ڕوشنبیران ئەی نووسەران ئەی چاڵاکوانان ئێمە بەدەیان مەسەلەی بوونی ئینتیما بۆ خاک و ئەو هەستە نەتەوەی و نیشتیمانی کە لە ڕابردوو هەبوو یعنی ئەو کاڵ بۆتەوە ئەمەش هۆکارێکە بۆی کەمە ڕووبا بەڵام ئەگە بە کورتی وەڵام بیت تۆ سپاس دەکەم کاک ڕێکات بەڵێ 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 ئەمە دیت بەڵێ بەڵێ ئەوە زۆر زۆر ئیشکال بوویتەوە چونکە ئەتوو تەماشای پرۆسەی ئەنفال بکە تەنۆسەی جینوسایدی بارزانیەکان بکە پرۆسەی جینوسایدی فەیلیەکان بکە پرۆسەی ڕاپەڕین بکە ئەوانە هەموو کیسن هەموو لە دادگای باڵای تاوانەکانی عێراق هەموو بریار لەسەردراوە بەڵام حکوومەتی عێراق یعنی قەرەبوو ناکاتەوە خەڵکێکەوە بێزار بووە نان نییە بخواتن ئێستا کەس و کاری جینوساید کراوان داوای مافی خۆیان دەکەن کەس بەهانەوان وە ناچیتن یعنی خەڵک ئەوەش کاریگەری خۆی هەیە بەڵام ئینسانی کەسێک کە لە وەسەتی سەقافیدا بژی کەسێک کە ئینتیمایەکی نیشتیمانی هەبێت نابی بە مەسەلە لاوەکیەکانەوە دەست بەرداری خاک و خولی ئەم کوردستانە پیرۆزە ببیتن زۆر باشە ئەمەوێ بچمەلای کاکسەرتی پیشکاک سەرتیب وەکو دواپرسیار و دواوتەی بەڕێزیشە ینی تاکێم داژیرکاریە بەردەوامە بێگە بەردەوام بێ ئەمە دەواازە ناکاتەوە بۆ دەستێوەردانی دیکەی هەندێک وڵاتی دیکە بەڵام ئەگە بە کورتی دو سەرنج و پێیان بگەین سوپاس دەکەم ئەم داژکاریە بەردەوام دەبێ ئەم داژکاری لە بەرەوەی هەم حکومڕانی لە هەرێمی کوردستان حکومڕانی سەرکەوتونە بووە حکومڕانی کە هەلا بە هەلای هەناوی و هاوڵاتیانی هەرێمی کوردستان لێ ڕازینین و دیدی و بۆچون و تێگەیشتنی لایەنە سیاسی بەسەریدا زاڵە و لایەنە سیاسەکانی کە پەراویز خراون و بێدەنگن لە بەرامبەر پەراویز خستنیان بێگومان نەتیجەکەی وەکو ئێستا دەبینین ئەگەر بەردەوامی خراپتریش دەبێ و تورکیا سوودی لەم پەراویز خستن و لەم دوو بەرەچەی ناوماڵی کوردستان وەرگرتووە تا ئێمە بەردەوام بین و تا هاوڵاتیانی کوردستان بەشدار نەبن لە حکومڕانی و بە حەقیقی دەنجیان جێگەی خۆی نەگرێت لە چ لە پەرلەمانی کوردستان و ئەوانی کە لە پەرلەمانی کوردستان و نەرایەتی حەقیقی خەڵکی کوردستان نەکەن نەک بەدەنجی تەزویر بچن و حکوومەتێک لەدایک بێ لە ئەنجامی هەڵبژاردن کە حکوومەت بتوان نوێ نەرایەتی خەڵکی کوردستان بکە و بەڕاستی پێویستیشمان بڕێکەوتنی سیاسی لێمان لایەنە سیاسەکان بۆی بتوانن هەڵوێستی هاوبەش و دیدی هاوبەش سەبارەت بە پەیوەندی نێوان هەرێمی کوردستان و پەیوەندی هەرێمی کوردستان چ لەگەڵ وڵاتانی ئیقلیم چ لەگەڵ بەغدا چ لەگەڵ دوو ینی وڵاتانی جیهان دابڕێژن ئەگەرنا بەڕاستی داژکاری تورکیا وەکو ئێستا دەیبینن زۆر خراپتر و وەلێکەوتەکانی زۆر زیاتر دەبێت. بەڵێ دەست خۆش کاکسەرتی سوپاسەکەم کاک ڕێکار دووە پەیام و سەرنجی خۆ دەتوانین بگەینی سوپاس دەکەم. سوپاسی بەڕێستان دەکەم دەستخۆشتان لێ دەکەم بۆ ئەم بەرنامەیە بەڕاستی دەمەوێت یەکشت بڵێم یعنی ئێمە دەبی بیر لەوەی بکەینەوە ئەو داگیرکەرانەی کە کوردستانیان داگیر کردووە بە پلان کار دەکەن ژێر ئاخستنی حەسەن کێف و دروستکردنی سەدێک لە کانی بولد و شکردنی ڕووباری سیروان و سووتاندنی ئەو هەموو باغ و بیستانەی کوردستان ئەوە هەموو بە پلان کار دەکات ئێمە ڕوشنبیران و دەسەڵاتداران و سیاسی
و هەر یەکێک لە پێگەی خۆی ئەبێ ئێمەش بە پلان کار بکەن هەر یەکێک لە پێگەی خۆ هەوڵ بداتن کە ڕووی ڕەشی داگیرکەران کوردستان بە جیهان بناسێنێت بە خەڵکی ئێمە بناسێنێتن و سپاسان دەکەم بۆ ئەم دەرفەتێکە بە ئێمەتاندا سپاس بۆ ێک لە میانە بەڕێزەکان و کاگڕێکار مزوری ڕۆژنامەنووس کە لەولێر لەگەڵ مابووی ڕۆ سپاس بۆ کاک سەرتیب جەوهەر بە هەمان شێوە جەنابیشان ڕۆژنامەنووس کە لە سودەکانمە لە شاری هەولێر میوانمان بەڵێ بینەرانی بەڕێز هەڵقێم شەوی پانۆراماتان پێشکەش کرا خواتان لەگەڵ